زەردۆیی یەکێکە لە گوندە دڵڕفێنەکانی کوردستان. ئەم گوندە پاڵیداوە بە چێوی سەرکەشی ماکوان و 140 کیلۆمەتر لە کرماشان دوورە و دەکەوێتە سەرسنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان. زەردۆیی بە ناوەکانی ڕوان و ئاتورگە ناسراوە. ئاتورگە بە مانای ئاگردان و ئاتەشگایە و خەڵکی ئەم گوندە پێیان وایە زەردۆیی واتە زەردەشتی. ئەم شار و گوندانەی ئاوایی زەردۆییان دەورەداوە جافیان هەورامین، بەڵام زەردۆییەکان خۆیان بە سۆرانی بایەزیدی دەزانن. ئێرە شوێنێکی گەشتیاریە و لە توولی ساڵە زۆر گەشتیاران دێن بۆ ئێرە کاستەردانی ئێرە بکەن. ئێرە خەڵکی ئێرە فەرهەنگ و کەلتوری کوردەواریان چۆن بووە هەروە هەڵیان گرتووە و لە زۆربەی شتانە ئەوانەی کەوا لە یاد چووە سەر لە نوێ زیندویان کردووەتەوە، وەکو جەشنی نەورۆز، وەکو جەشنی ئەنارە، وەکو جەشنی ژینگە یان جەشنی ئازادکردنی کەوەکان، یان مەراسمی بووکەبارانە کە تایبەتە بە هاتنی باران، ئەوەیە کە مناڵان دوعا ئەکەن لەخوا بۆ ئەوەی کە باران ببارێنێ بەسەر زەوینە. لەم ئەواییە بیشتر لە کاری پیشەدەستیەکانە بیشتر ژنەکانن کە تێنە بەرەوە و کار دەکەن، ئەویش بەوە خااترێک کە کەمتر وابەستە بە ماڵ بوون، کەمتر لە مێردەکەیان لە باوکیان یان لەمبرایان پارە بگرین، ینی هەمیشە پیان وایە کە خۆیان پارەی خۆیان ئەگەر خەش بکەم بە لەزەترە بۆیان، و لێرە زۆرتر کیژانن بەرەو کاری پیشە و کارانی پیشەی دەستی دێن. یەکێکی تر لە جیاوازیەکانی ئەم گوندە ئەوەیە لە ساڵی 2015 بەدواوە لە ناو سەرجەم گوندەکانی ئێران تەنیا گوندێکە سەرجەم دانیشتوانی بە ژن و پیاوە کار دەکەن و بێکاری تێدا نیە. قەڵەمزەنی هونەرێکی کۆنوگە کە فرامۆش بووگە لە زمانی قەدیم و تاالانە ئێستا کەنیشگەلی زەردۆی هاتکین ئەم هونەرمانە زیان کڕگەسۆ و سەنایە و جنسێ شتێکە خۆمان دروستیەکەین دایانین کە توریزگەر هاتن لەگرای فرۆشین پێ. ئەوڵتێن جنسێکی مس سینیەکی مس
کە بتوانین لەسەری جوان مەسەڵ و ئەندازەی چەند ڕۆژێ خۆمان وەختمان بێ کار بکەین لەسەری تێرینی و بۆ ئەوەیە کە ئەو جنسمانە ئەو جنسە مسە مەسەڵەن کون نەوێ یا بۆ ئەوەیە کە نوکێم قەڵەمانە نەشکێ تێن ئاوەها قیرەگرینە ژێری سینیەکەیمان. بۆ ئەو کەسانە کە تەڕاحی و نەقاشی بەڵۆنیان خۆمان تێن نەقاشیان بۆ کێشین ئەیدێنە دەستیان و کاربوون و چەسبچێ و دایکتوینە قەی ئەو جنسیە بۆیان تا تەڕاحیان جوانێ دوایەکە تەڕاحیان جوان بووتر خۆیان ئەتوانن تەڕاحی بکەن و هەر و قەڵەم لە قەی ئەو سینیە نەخشەکە بکێشن و خۆیان قەڵەمزەنی بکەن. زەردۆیی بە جۆرێک لە هەر چوارلاوە بە شاخ و چێودەورە دراوە کە مردووەکانیشیان لەسەر شاخ دەنێژرێن. هەر ئەو شاخ و داخە وای کردووە ئەم گوندە دوور بێ لە نەریت و کللتوری بیانی و دانیشتوانی تامەزرۆی پاراستنی کللتور و نەریتە کۆنەکانی کورد بن و لە ڕێی زیندووکردنەوەی ئەو نەریتانە ساڵانە ژمارێکی زۆر گەشتیار لە سەرانسەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ لای خۆیان ڕادەکێشن. هەنار میوەیەکی پیرۆزە لە ئاین و فەرهەنگی کووردا و خاتری ئەوە هەمەیە هەر ساڵ قەددانی لە هەنارەکە و خاتری ئەم جەژنی هەنارە گەردشگەرانێکی فرەت هێم بۆ ئێرە و مناسبە و خاتری ئەم جەژنی هەنارە توانیمان ڕووساکەمان بناسێنین و ئێران و کورسان.
هذا أم وقتها معلومة إسادة شيء لبري آوجيا كإسام دانشتهم روبروي من خليكن جزني هنار برگزار أكن من هاي أم جزني هنار شهر صال خو أجريت وأشياء بيجيت لبر خاطري أو كمردم لسرانسلي لازم إيران وخو خارج لإيرانش أتوانن بو أم مراسمة شركات كانوا شونكي خوشة أتوانن قرضگاری زور پذیرایی بکرید و بیان أقرأ. هەنار میوەیەکی بەهشتیە وەلای خەڵکی زەردۆیی زۆر ڕێزی هەیە و زۆربەی باخاتی زەردۆیی میوەیان هەنارە بۆیە دوای ئەوەی کە هەنارەکان گەیشتنە سەمەر خەڵکی ئەم گوندە بۆ ڕێزنان لە ئەم نەعمەتی خواییە ڕۆژێک دانلێنێن بە ناوی ڕۆژی جەژنی هەنار کە لە ئەو ڕۆژەدا خەڵک کچ و کوڕەکان چەندانە مەراسمی جیاوازەوە بەڕێوە دەبن و کچ و کوڕ پێکەوە هەنارەکان وەردەگرن کچەکان هەنارەکە دەگرن ببانی سەریانەوە ینی هەنار جێگەی لە ملی سەری ئێمەوەیە و ئەم هەنارێ ئەوەن و لە ناو خەڵکا دەیگەڕێنن خەڵکێک کە دەفیان بەدەسەوە دەف ئەژەنن بە بۆنەی ئەوەی کە دەف ملودیەکی ئاینیە و ئەو هەنارە ئەبێ بە تەورک کە ئەم تەورکە لە ناو خەڵکا جێبەجێ دەبێ سەر لە نوێ دوای ئەوەی کە مەراسمەکە دوای هات ئەم هەنارە بە مانای تەورکی ئەو مەراسمە دەیدەن بە خەڵک کە خەڵکی ئەو هەنارە بخوات ئەو گەشتیارانەی کەوا هاتوون و سەردانی ئەم ئەواگیانە کردووە و لە دوای ئەوە مەراسمێک بەڕێوە دەچێت بە ناوی مەراسمی بوو کە بەرانە کە مناڵەکان کچە بچکۆلەکان دێن و لەخوا دەپاڕێنەوە بۆ هاتنی باران چون هەنار بە میوەی بە هاتنی باران باشتر دەبێت و ئاودارترە بێ و هەر بەم بۆنەوەیە ئەم مەراسمی بوو کە بەرانەوە بەڕێوە دەبن شیلانی دوێ زوڵفی لول و خاوی دەوێ چێکی خۆشناوی دەوێ دەستکی بەرچاوی دەوێ دەست لەسەری چاوی دەوێ هەتاران و هەتاران خۆیا بیکەی بەباران بۆ سەرکەش و
ژینگە پارێزی و ژیانەوەی سروشتی کوردستان بووە بە بەشێک لە نەریتی زەردۆییەکان. ڕاوچیەکان بڕیاریان داوە قەفەسەکان بسووتێنن. ئەمجارە ئازادکردنی کەوەکان ڕاوچی و ژینگە پارێزانی لە دەوریە کۆکردوێتەوە تا ڕێز لە خەڵک و سروشت و نیشتیمان بگرن. هێمە هەر ساڵ چەندانە ڕێڕەسمان هەست کە دینکە لەمانە ئازادکردنی کەوەکانە خۆ مثال کۆمەکی گشتان مانگەرەکە هەم پیر هەم جوان خێربی دەرخاستم ئەوەسە کە هەر کەسێک کە ڕاوچی یا بڕۆن دەرخاستیان لێ بکەن کەوەکانیان بێن بەریان بدەن هیچم کاریان جامە نەگوتن و توێژی ها وە سورەتێکی نەرمونیان کەوەکان ئازاد بکەن حتا ئەگەر توانی گشتمانە هەدەفی ئێمە ئەوەسە کە کەوەکە حەفز بوون دووبارە منتەقمان ئەحیا بێتەوە ڕاوچیژنەویە کەسێکی تروێکی حەزتا کەوەکەی بەرداوە یا کەوەکەی پەروەردەکرێت لە ماڵە کێشەیەکی نییە فقط هەدەفی ئەحیاس فقط کەنشکانیش لەوەی زەحمەت بکێشن تا کەنشکانی ئەوگیا هەماهەنگی بکەن کە بۆ ئاردانی قەفەسەکان بۆ مەشعەلەکان بۆ تۆپەکان ئێوە ئەوانە دروست بکەن حازریان بکەن بۆ بەحسی کەوشتەکان احتمالاً سۆ حاج باران بوارێت تەماشای ئاسمانەکەی احتمالی فرەی هەست باران بواری بارانیش بوارێت هەمیشەم کاری خۆمانە ئەنجام بدەین. نەریتی ئازادکردنی کە و سووتاندنی قەفەسەکان پەیامێکی گرنگ و مزجێنی بەخشە بۆ سروشتی کوردستان وڵاتێک کە بە درێژایی مێژوو داگیرکەران کردویانە بە قەفەسێکی گەورە بۆ ئازادی خوازان. ڕێوڕەسمی ئازادکردنی کە و سووتاندنی قەفەسەکان ڕنگدانەوەی خەونی هەزار ساڵەی مرۆڤی کووردە بۆ شکاندنی کۆت و بەندەکان و گەیشتن بە سەربەستی و ئازادی.